سەبارەت با پێکدادان و شەڕی ناوخۆیی سووریا بەڕێز دکتۆر ئاراس عەبدوڵڵا ڕاوێژکاری یاسایی و پسپۆڕ یاسایی نێودەوڵەتی لەگەڵمانە. دکتۆر سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان، بەخێر بێن. مە چییە لە سووریا ڕۆدا؟ پێناسی توی بۆ چییە؟ طبعا ئەو بابەتێکەوە ئێستا لە سووریا سەری هەڵداوەتەوە درێژکراوی ئەو شەڕەیەکەوە لە ساڵی 2014 تا 16 لە سووریا هەبوو بوو ماوەیەکی درێژ بەردەوامی کێشە ئەفرە ڕەهەندیە دەتوانانی لە چەند ئەگەرێکەوە ئەتۆ قسەی لەسەر بکەی. ئەگەر یەکەمیان ئەوەیە دوای ئەوەی کە ئیسرائیل توانی ئامانجەکانی خۆی لە غەزە و لە باشوور لوبنان بپێکێ بەشێکی زۆر لەو هێزانەی کەوا پاراستنی دەوروبەری حەلەبیان پێست پێدرا بوو کشانەوە بەشێکیشیان کەوتنە بەر بوونە ئامانجی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل لەو ناوچەیە پێچێ تەحریری شام ئەو هەڵی خۆز بێتەوە چونکە ماوەی سێ مانگ دەبێ هێزەکانی سووریا ناوچەی ئیدلیب و دەوروبەری بۆمباران دەکەن بەشێ لە پسپۆڕانی زانست سەربازی پێیانە وایە کەوا بۆمبارانکردنی ئەو ناوچانەوە خوشاردنەوەی بێکەوە هێز لەو ناوچەیەدا نەماوە بۆیە دوای گەیشتنی زانیاریەکان بە هێزەکانی تەحریری شام هێریشیان دەست پێ کردو بۆ سەر ئەو ناوچەیە. ئەوە پەیوەندی بە زانستی سەربازی و لەسەر ئاستە ناوخۆیەکەی لەسەر ئاستی ئیقلیمی و نێودەوڵەتی ئایا چێ لە پشت جوڵاندنی تەحریری شامدایە؟ تورکیایە یاخود ئەمریکا و ئیسرائیل لەلایەکی تر؟ ئەوە پێمان دەڵێ دوای وتەکانی ئاردۆغان بەو دوایە کە پێویستە سیستەمی جیهانی گۆڕانکاری بەسەردا بێت ئەو تەنیا پێنج وڵات نەبێت تەحەکوم بە سیاسەتی نێودەوڵەتی بکەن لەسەر ئاستی جیهان. ئەومان پێ ناڵێت کە لەوانەیە تورکیا و هێزانەی جوڵانمێ بۆ ئەوی بتوانێت پەرژینێک بۆ پاراستنی ئاسایشی نەتەوەیی خۆی دروست بکات لە کاتێکدا نەیتوانی پرۆسی ئاشتی بە شێوەیەکی ڕوکپێک دە تورکیا دووبارە سەڵ هەڵداتەوە بە چونە ناوەوەی حەلەب و دوای دوومەتەسی دروستکرد لەسەر تەل ڕەفعەت کە لە ژێر دەستی کوردەکانە دوای کۆبانش ئەکەوێ و هێرشەکان بەرەو ڕووی حەسەکە و ناوچەکانی تری هێزەکانی هەسەدەش ئەڕواتەوە. ئەگەر ئەومە هەرچەندە وتەبێژی تەحریری شامکی شەڕی ئێمە لەگەڵ کوردەکانیە بەڵام لە ئەرزی واقعدا جارێکێک بەری زەنجێ هەبێت دوایەکە دەسەڵاتەکەی فراوان بوو بە تەکید ئەو هێزانە درێژکراوەی بەرەین و سڕی سەر بە قاعیدە لە بەرژەوەندی کوردە بکەوێتە شەڕێکیاوە نەخێر لە بەرژەوەندی کورد نییە لە بکەوتە شەڕێکی ئاوە ئەوە لەلایەکی تر بە تایبەتی گەزل هێزەکان دەستیان لەو شەڕەدا هەبێ. ماوەیە پێشتە سەرۆک بارزانی لە دهۆک لە کۆڕبەندی میپیسوتی هەر کوردێک هەر کورد لە هەر ناوچەیەک لە وڵاتانی کە کوردی تێدایە دەبێت بە پرۆسەیەکی ئاشتی لە ڕێگای ئاشتی و بتوانێت دەستکەوتەکانی خۆی بەدەست بێنێتەوە چکە بارودۆخی کورد لە هەر ناوچێک لە ناوچانەدا ئەوە پەیامێک بوو بۆ سەر ئاسی ناوەخۆی بۆ سەر بۆ وڵاتانی ئیقلیمی بۆ جیهانیش کورد تەنیا ئەبێ لە ڕێگای ئاشتیەوە بتوانێت بە ئامانجەکانی خۆکە شەڕ لە بەرژەوەندی کورد نییە شەڕ ماڵوێرانی تێدایە بۆیە لەسەر ئەو بنەمایە دیتمان لە میپیس ڕای مەرجعی باڵای کورد گەیاندرا بە ناوچەکە و بە وڵاتانی جیهانیش کە بارودۆخی هەرێمی کوردستان جیایە لەگەڵ ناوچەکانی تر لەسەر ئەو ئەساسەوە ڕوویەکی تر و ئەگەریشتر ئەگەر بیخوێنینەوە ئایا ئەوە رووسیا و ئەمریکایە بۆ بڵێن ئەمریکا و ئیسرائیلە بۆ ڕاگررتنی رووسیا و ئەو شەڕێک کە پێوەنی زۆر ئەخانی ئەو بابەتە یعنی دەتوانین بڵێن لەوانەیەش ئەگەرێکیش بێ ها ئەگەرش بە لە کاتێکدا ئەبینی رووسیا هێزەکانی خۆی لە ناوچەیە کشاندوتەوە کاتی ئەوە هاتووە بەشار ئەسەد لەسەر حکوم نەمێنێ پەیوەندی بە معادلە نێودەوڵەتی و ئیقلیمیەکەوە هەیە دروستکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی تازەیە ئەوانە کۆمەڵی ئەگەرن ئێمە ناتوانین دەنیاتوانین بە ئەگەر قسەی لەسەر بکەین بەڕاستی چونکە بارودۆخێکی ئاوها دووبارە سەر هەڵدانەوەی گروپێکی ترە جگە لە ژێر ناوێشتر لە ناوچەکەدا تا چەند هەرێمی کوردستان دەبێت ئاگاداری خۆی بێت دوێنێ وەزارەتی وەرگریە ڕاخست هێزەکانی خۆی لەو سنوورانە ئەمە کردە ئامادە باشیەوە ئەبێ هەرێمی کوردستانیش چاوکراوە بێت. زۆر باشە. ئێران لێ ڕێگە نادێن سووریا بگەڕێتەوە سووریای پێشتر یعنی هەمان سووریای پێشتر ئەببینینەوە لە شەڕ و ئاڵۆزیەوە یعنی ئێران چی پێکرێت لەم بابەتەیە ئەتوانێت ڕێگری بکات لەم هێرشانە و هەڕەشانی کە سەرجەم ئەو میلیشیانەیەکەوە پاڵپشتی و پشتگیری وڵاتی ئێرانیان کردە چ لە غەزە چ لە باشوور لوبنان چ لە سووریا کەوتونەتە ژێر هێرشێکی توندی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیلیش ئێران ناتوانێت پارێزگاری لەمانەوەی ئەسد بکە و لەمانەوەی
دەسەڵاتی ئەسد بکە لە سووریا تەنیا ئەوەی کە ئەو کارە ئەتوانێت بکە رووسیا رووسیاش بردومانی کردو لە ناو جەنگەکەیە رووسیا چی پێکرد لەم بابەتیا دکتۆر ئەوە سەرەتای سەر هەڵدانەوەی جەنگەکانە لە سووریا ئێمە ناتوانین بڵێن معادلە کەسی لێدی لەوانەیە تحریر الشام و حەلەب و هەندێک ناوچەی تریش بگرێ بەڵام لە کۆتاییەکەدا بڵانسی هێز و جەنگەکە لە بەرژەوەندی چه کۆتایی پێدی هەر ئەوها نامێنێ ئێمە لە سەرەتاین ئەوە سێ ڕۆژە ئەو جەنگە دەستی پێ کردووە رووسیا بەتوندی دێتەوە ناو سا گۆڕەپانەکە بەس رووسیامەی قوبوڵە دکتۆرەگەر بەخوێندنەوە بۆ ناوچانە و بەرژەوەندەکانی رووسیا لە ناوچەکە لە سووریا بە تایبەتی ئەمەی قوبوڵە ینی پێی قوبوڵە ئاسایی بێت گروپێکی چەکدار ئەو ناوچانە بگرێتەوە باس لەسەر ئاسینی و دەوڵەتی کۆمەڵی اتفاقیاتی نهێنی لە نێوان هێزەکان دەکرێت ئایا ڕوس دەتوانین بڵێن رووسیا سووریا ئەکاتە قوربانی ئەو دەستکەوتانی کە لە ئۆکرانیا بەدەستی هێناوە ئەو کۆمەڵی اتفاقیاتە ئەگەر لە بەتایبەتی لە نێوان هێزەکان لەوانەیە کاتی ئەوە هاتی بێ سیستەمی بەدەسەڵاتی ئەسد لە سووریا نەمێنێ لەولایە چاوپۆشی لە بەرەو پێشچوونەکان و تاقیکردنەوەکانی چەک کە ئێستا رووسیا ناو ئۆکرانیا ئەنجامی دەدا بپۆشرێت ئەو ڕێکەوتنانە لەسەر ئاسنی دەوڵەتی واردە و کراوی شەو دەشکرێ لە ئایندەیەکی نزیک ئەوانە ڕوون دەبێتەوە کەەوە ئەو یاریە چۆن دەستی پێکردووە چۆن کراوە ئەنجامەکەشی چیە بێت زۆر باشە ئەم گرژاڵۆزانە تا چه ئاسێک بەردەوامە بێ هەر لە چوارچێوەی هێرشی ئەنی گروپە چەکدارەکانە مێنێتەوە یان بۆ نمونە رووسیا ئیتر ئەمریکایە ئێرانە بە تەواوەتی دەستێوەردانەکەن لەم لاشەوە تورکیا یاخود هەر بەم شێوەیە مێنێتەوە ئەگەر وا بمێنێتەوە چی لەو دۆخە گۆڕ دەتوانین بڵێن لە دوای ڕێککەوتنی ئەستانەکە لە تورکیا ئەنجامدرا یەکەم جارە هێرشی فراوانی بەڕی داگیرکردنی ناوچەکانی لە بکەوتەوە پێشتر لە ڕێگای قسف لە ڕێگای بەکارهێنانی درۆن و لێکدان ئەو شتانە هەبووە شەڕی لابەلا هەبووە بەڵام هێرشێک و گرتنەوەی شارێک ئەوە دەکە پێشێلکردنی ڕێککەوتنامەی ئەستانەیەکە لە نێوان لە سەرپەرشتی رووسیا و تورکیا و ئۆپۆزیسیۆن و حکوومەتی سووریا ئەنجام درراوە ئێستا ئەتوانین بڕین ڕێککەوتنامەی ئەستانە و بەندەکانی ڕێککەوتنامەی ئەستانە کەوتە مەترسیەوە قۆناغی شەڕ و داگیرکاری شار بە شار لە نێوان ئەو دوولانە سەر هەڵدەداتەوە تا چەند درێژا کێشێ تا چەند بەردەوامی ئەبێ ئەو ئەجندای دەرەچی لە پشتە لە پشت نییە خۆرسکە تەنیا دەسەر ئاستی ئەوانە حکوم دەکەن تا چەند بەردەوام سیر هەیە ینی تۆ لە سووریایەکە کە رووسایتیایە رووسای لێە ئێرانی لێە ئەمریکایتیایە و کوردیتیایە تورکیایتیایە بەرژەوەندی وڵاتە زلهێزەکانی تایە گروپێکی چەکداری بێت چەند ناوچەیەک شارێکی گەورە بگرێت مە ئاساییە ئێمە هەمومان دەزانین ئەو گروپە چەکدارانەی کەوا بە ئۆپۆزیسیۆنی سووریا هەژمار دەکرێن دەعمێکی لۆجستی سەربازی مادی لەلایەن حکوومەتی تورکیا و پێشکەشیان دەکرێت زۆر هەموو پێشتر ئەو گروپە هاتن ئافرین و ناوچە کوردیەکانیشیان دەست بەسەردا کرد دوای تحریری شەم هاتە ئەو ناوچێ و دەسەڵاتی گرتە دەست چی پشتگیریکردن غێر بە پاڵپشتی و بەهێزی تورکی هاتنە ئەو ناوچەیەکی پاراستنی بۆ خۆی دروستکە لە ڕێگای ئەو گروپانەوە جگەلەوەی هەندێک هێزی خۆشی لە ناوچەیە هێناوەتە سوور لە سیراعاتی نێودەوڵەتیدا لە نزاعاتی نێودەوڵەتیدا کڕین و فرۆشتن هەیە ئەمە هەروەک بە بیرماندەی پێشتر تەنزیم القاعیدە لە ئەفغانستان و گروپی تالیبان بە گروپێکی تیرۆریستی هەژمارەکران ئەوڕۆ تالیبان دەسەڵاتی سیاسی ئەفغانستانی بەدەستەوە هەیە بۆیە ئەو یاریە نێودەوڵەتیانە لە سیراعاتی ئیقلیمیدا زۆر جاری وایە گروپێکی تیرۆریست دێنێتە سەر حکومەت و مامەڵەی نێودەوڵەتیشی لەگە دەکرێت چێناڵێ هەمان سیناریۆی ئەفغانستان لە سووریا دووبارە بێتەوە ئەو گروپی کە ئەوڕۆ لە ژێر ناوی تحریری شام و بەڕێی نەسڕی کۆنا سبێنەوە بە ناوی ئۆپۆزیسیۆنی سووری دەسەڵاتی سووریا بگرێتە دەست تعاملی نێودەوڵەتیشی بیانی لەگەڵ بکری هەروەک ئەوەی کە لە ئەفغانستان ڕوویدا ئەو یاریە قێزەونانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زۆر بە سادەیی ئەبینرێ بەڕێز دکتۆر ئاراس عەبدوڵڵا ڕاوێژکەر یاسایی و پسپۆڕی یاسای نێودەوڵەتی سوپاس بەمە دەبنی بەڕێستان دکتۆر زۆر سپاس بۆ ئێوە.